مروتي كو صالح فنلندا او جي ميفاني مي بيشي مجد حقي فنلندا نها ميفاني مج جارك دن يرو روجا فنلندا يا داغو بيتر لسر في لوتكي باخفن بتايبت لسر رولا يعني مجارة ايراني دناف فان غوتو بيجن ناتو اذا خانم ليلى جارك دن بخير هاتي وسباسكو بجداري في برنامج دبا از خوازن ناز بكم كا يعني هلسانگنا انت نرخاندنا انت جبو وان اخافتنين هري داويين سروك امريكا دونالد ترامب دربار ايراني ومثلا كو اگر هي ايران امريكا جارك دن ايشف ريشي ايراني بك تشيه بتايبت دوي قوناغيته كو خويايه ايدي اگر بس نما سپاس سانەکەم سلااو لێ و میوانانی بەڕێز بە بینەرانی بەڕێستان سپاس بۆ داواتی من لە ڕاستیدا کۆماری ئیسلامی بەم حملەی کە ئەنجامیدا بۆ هێرشی کە کردی سەر و کەشتیانە بارێکی دیکە سەلماندی کە زۆر گوێ بە ئاگربەستەکان و ئەو شتێک کە بە ناوی تەفاهمنامە دەیناسی نایەتوە بەڕاحەتی دەتوانێت پێشێلیکە ئەمە دیارە بۆ دەوڵەتی ئەمریکا شتێکی خۆش نییە بینیمان کە سەر کۆماری ئەمریکا ترامپ زۆر شاید بڵێم ناڕەحەت بوو قینی هەساڕەتی هەستاوە ئەوەی کە مەترەحی کردووە ئەوەی کە ترامپ باسی لەسەر کردووە ئەوەیە کە لە نەزەری ترامپەوە ئەو ئاگربەستە ئەو تەفاهمنامە ئیدی کارکردێکی نەماوەوە ئەو ئەرزش و بایەخی نەماوە کە لە ئەوەڵە بوویەتی بەڵام ئاماژەیەکیشی کرد بەوەی کە هێشتا مشاورەکانی ترامپ هێشتا ئەو گروپی کە لەگەڵ ترامپن لەسەر بەرنامەی ئێران یعنی گروپی مارکۆ ڕۆبیۆ وەکو کەسانێک وەکو کوشنێر بە پیک هێست بە ئەوانی کە لەگەڵ ئەو دەوڵەتی ترامپن ئەوان هێشتا ئەتوانن وتوبێژەکان ئێدامە بن بە ئەمە بۆ خۆی نیشان دێدات کە دەوڵەتی ترامپ گەرەکێتی هەم بە شێوەی دیپلۆماتیک لە ڕێگای دیپلۆماتیک و کێشەکە چارەسەر کات و لە تەرەفێکی دیکەشەوە ئەگەر بزانێت کۆماری ئیسلامی بە هیچ جۆرێ حاضر نییە کە ئەوانەی کە وەکو تەفاهمنامە وەکو ئاگربەست بۆ خۆی قبوڵی کردووە ڕعایەتی بکات ئەگەری ئەوە هەیە کە دووبارە شەڕەکە دەست پێکاتەوە جا ئەگەر شەڕەکە دەست پێکات ئەو پرسیارە پێشدێ کە ئایا ئەو وڵاتانی کە ئەندامی ناتۆ هەن لەگەڵ دەوڵەتی ئەمریکا هاوکاریەکەن هاریکاری دەکەن یانە پرسیارێکی دیکەش کە پێشدێ ئەوەیە کە ئایا کۆماری ئیسلامی ئەم ئاگربەستەی کە ئاوەخسوەتە ژێرپا پێشێلی کردووە بۆ خۆی ئامادە کردووە بۆ شەڕێکی گەورەتر وە کاریگەری ئەو شەڕە لە ناوچەکەەوە بەتایبەت لە ناوخۆی ئێران کە دیارە خەڵک زۆر دش بە حکوومەتن وە لە ناوخودی ئێرانە گوشار و فشار لە تەرەفی خەڵک لەلایەنی خەڵک و دش بە کۆماری ئیسلامی هەیە هەرچەند کۆماری ئیسلامی هەمویان سەر دەکات. باشە لەیلا خانم ینی ئاینتە پرسیارە کرد بڕاستی هەر ئەو پرسیارە من دخواست ئەشتە بکەم لە بەندا بەرسڤاتەمە ینی ئەو ئێریشین کو ئێران دکە ئەو ئەم بێژن گورکردنا گرژیان کو ئێران لە هەرێمێ دکە چ قەست دکارە بهێ لە ئەندامێن ناتۆیە هەلوەستە خۆ بگو هەرن و تەفلی ئەمریکای ببن دوێ ئەم ببێژن تێکبرنا وانشیانی ناوۆکیین ئێرانێدا دیارە دەوڵەتی ئەمریکا تا بە ئیمڕۆ هەبا کە بۆ خودی ترامپ لە ئەو ئیجلاسی ناتۆ لە ئەنکارا ئاماژەی پێکردووە ڕازی نەبووە لەو حرەکەتەوە ئەو کارێک کە ناتۆ تا بە ئیمڕۆ بە نسبەتی دەوڵەتی ئەمریکا ئەنجامیداوە بە بابەتەکەی ترامپ پێشەوەیە ئەڵێ ئێمە زۆرترین کۆمەکی ماڵی کۆمەکی ئابووریمان کۆمەکی نظامیمان بە وڵاتای ئەندامی ناتۆ کردووە بەڵام لەو کات و ساتە کە دەبوو ئەوانش لەگەڵ ئێمە هاوکاری بکەن هاریکاری بکەن هیچ کارێکیان ئەنجام نەداوە ئەوە ناڕەحەتی و بە شێوێک ئەتوانم بڵێم دووربوونەوەی شاید بڵێم خودی ترامپ لە ناتۆ نیشانەدا بەڵام لەلایەنێکی کێش و وڵاتهای ناتۆ دەزانن ئەو وەسیەت و بارودۆخی کە کۆماری ئیسلامی لە ناوچەکە دروستی کردووە لە ناوچەی کەندا و دروستی کردە بە نسبەتی وڵاتهای عەرەبی دروستی کردووە بە نسبەتی دەراوسەکانی دروستی کردووە هەمووی ئەوانە ئەتوانێت مەترسیەک بێ بۆ سوبات و سەقامگیری ناوچەکەەوە ئەوەی شەتوانێ هەمووی ئەوانە ئەتوانێت کاریگەری بێت لەسەر ئابووری و بەشی ئەمنیەتی وڵاتایەکە ئەندامی ناتۆ هەن وڵاتای ئەندامی ناتۆ کێشێک کە لێرە هەیە ئەوەیە کە هەر کام لەوانە بەرژەوەندی تایبەتی خۆیان هەیە بە تایبەت وڵاتای ئوروپایی تا بە ئیمڕۆ نەگەیشتوونەتە ئەو باوەڕە هاوبەشەکە دەبێت لە بەرابەر کۆماری ئیسلامیە
زوانێکی هاوبەشیان بێ کارەکانیان ڕەگدانەوێکی هاوبەشی بێ قسێکی هاوبەشیان بێ ئەوە بۆ خۆی کێشێکە کە لە ناو ناتۆ هەیە بەڵام ئەو وتەی کە ئیمڕۆ سەرۆکی ناتۆ کتوویەتی مارکۆتۆ کتوویەتی ئەوەیە کە پشتگیری خۆیان ئەکەن لە وڵاتی ئامریکا بەڵام دیار نییە ئەو پشتگیریە ئەو هاریکاریە ئایا فقط هاریکاریەکی زوانیە فقط بە زوان قسەی لەسەر دەکەن یا بەکردەوە نیشانیان بەکردەوە نیشانیدەن کە لەگەڵ دەوڵەتی ئامریکا ئەتوانن پاڵپشتی ئامریکا بن بۆ ئەوەی کە ئەو کێشانە ئەو قەیرانەی کە کۆماری ئیسلامی لە ناوچەکە دروستی کردو یا خەریکی دروستیەکات بە شێوەیەک کنترۆڵی کەن و نێڵن کۆماری ئیسلامی زۆرتر لەوە دەستی لەو قەیرانە بێ یەک خاڵی گرنگیش ئەوەیە کە ئەم وڵاتانە وڵاتای ناتۆ بە هەرحاڵ بۆ ئەوەی کە ئەو ئێشتبات و پەیوەندیان لەگەڵ دەوڵەتی ئامریکا بمێنێتەوە بۆ ساڵیانی ساڵ بمێنێتەوە زۆریان احتیاجە زۆر بۆیان گرنگە کە دڵی دەوڵەتی ئامریکا بەجێ بێنن کە ئەو شتانێک کە دەوڵەتی ئامریکا گەرەکێتی بەجێ بێنن بەتایبەت کە ئەو شتێک کە ئامریکا گەرەکێتی بە نسبەتی مەسئلەی گەڕووی هۆرموز مەسئلەیەکی جیهانیە مەسئلەیەک نییە فقط مربوط بە ئێران و ئامریکا بێ هەرچەند گەڕووی هۆرموز لەباری مافی نێودەوڵەتی گەڕوویەکی جەهانیانی لەباری مافی نێودەوڵەتی گەڕووی هۆرموز نابێ ببەسرێ ئێمە بە ناوی ڕژیمی عبوری ترانزیت دەیناسین هیچ دەوڵەتێکە لەو منتەقەیە لە ساحلە یعنی ئێران یا عومان هیچ کامێکیان ناتوانن گەڕووی هۆرموز ببەسن یا ئەو منتەقە ئاڵۆزی بۆ دروستکەن یا قەیرانی بۆ دروستکەن ئەگەر قەیرانێکیش دروستکرێ ئەمە ئەرکی کۆمەلگای نێودەوڵەتیە کە ئەو قەیرانە بە ئەسڵی ئەو قەیرانە کە لێرە کۆماری ئیسلامیە دەبێ ئەسڵی ئەو قەیرانە ئەو کێشە چارەسەر کرێت چون ئەوە دەتوانێت بۆ ئابووری نێودەوڵەتیەوە بۆ هەموو کۆمەلگای نێوجەهان بە حتا بۆ وڵاتای ناتۆ بۆ خۆی مەترسیدار بەڵێ لەیلا خانم جارێک دەم بینم بیرە بینەران و بریارە سەرۆک ترامپ بە هەر کلیکێکێدنها لە پرس کۆنفرانسەکە هێنێکا خافتنا بکە هەلبەت هات ئەگەر هات ئەمێ بینین سەر ئەکرانێ بە هەر حال حتاوێ گاوێ ئەسخوازم پرسیارەکەتن دن دەوێ دەربارێ دشتر بکە ژبەر و گەلێک پێشکەتن دەوان چەندەم ژمێرێت داوید چێ بوون دبێژە ینی سەرۆک ترامپ پشکرە گوت و دبک و ئیرۆ ڕەنگە ئیرۆ جارێکە دن ئێریش وەرنکردن دەبێژە وێ حتا شێوەی ئێریشان لەسەر ئیرانی وەرە گوهرتن یا تەنێ دچارچەوەیە دانینا فشارەیە لەسەر تەهرانێ داکۆ جارێکە دن vegere سەر ماسەیە دانوستانیان دەبێژە هین دەرفەت هەیە و ئەمریکا و ئیران دانوستاندنێ بەردەوام بکن دە قۆناغا بێدە من پێم وایە هەردوو وڵاتی ئێران و ئەمریکا هەرچەند ئیسا ئەو قەیرانە ئەو کێشە بەڕاستی لە نێویان پێشاتوە بە لە دوێشەوە بینیمانە کە ئێران هێرشی بردووەتە سەر کەشتیەکان و ئەمریکاش هێرشی بردەتە سەر چەند ناوچەی ئێران بەڵام پێم وایە هەردوو وڵاتەکە هێشتا باوەڕیان وایە کە دەبێت دیپلۆماسیەک ببێت دەبێت دانوستان ببێت وە دەبێت بەپێ ئەو بەرژەوەندی کە هەر کامێکیان هەیەە ئەو دانوستانە ئەنجام بن ئەوە بۆ معنای نییە کە لە ئاخرا دەوڵەتی ترامپ هەر مەجبور دەبێت لەگەڵ کۆماری ئیسلامیە فقط بتو بێشکات بەڵام دانوستان ڕێککەوتن تەفاهمنامە و ئەو شتانی کە تا بە ئیمڕۆ لە ئارادا بوون هەمووی نیشان یێدات کە دەوڵەتی ترامپ گەرەکێتی ئەوەی دەبێت کە مەرحەلە بە مەرحەلە پلە بە پلە هەمووی ئەو شتانی کە لە ڕێگایە هەمووی ئەو مەسیرە هەمووی ئەو ڕێگا حەلانەی کە دەتوانێت ببێت هەمووی تەجروبە بکات یعنی بۆ دەوڵەتی ترامپ گرنگە ئەوە بتوانێت لە ڕێگای ڕێککەوتن ئەگەرەوە نەبوو لەگەڵ یا گوشاری ئابووری ئەگەرەوە نەبوو گوشاری نظامی و هەمووی ئەوانە ئەگەر نەبوو شاید لە ئاخرا ئێمە لە دەرەنجامە دووبارە شەڕێکی گەورەتر لە نێوان ئێران و ئەمریکا ببینین کە ئەگەر ئەو شتە پێش بێت من پێم وایە لێرە ئەکتری سێوەمیانێک دەوڵەتی ئیسرائیل دێتە ناو مەدان و بە احتماڵی زۆر وڵاتای ناتۆش کە کۆمەکی ڕاستەخۆ ناکەن بە ئەمریکا لەوە چێکە ئەوانم دەفها مەدانی نظامیەکە بۆ ئەمریکا باستر دیکەن ئاوەڵەتریکەن مثلەن ئیجازە بدەن کە ئەمریکا لە پایگاهای نظامیان ئیسپادەکە دش بە کۆماری ئیسلامی بەڵام ئیستا فعلا فقط من پێم وایە دانوستنەکان دەبێت هەرچەند ئەو شەڕ و ململانەیش بەش زۆر کەم بە کۆنترۆڵ شدە لە نێوان دوو دەوڵەت ئێران و ئەمریکا هەیە باشە لەیلا خانم جارێکە دنم بینن بینەرین هێژاک و سەرۆکی ئەمریکا دۆنالد ترامپ پێشبینێت دە هەر کلیلکەکێدا تەبلی کۆنفرانسەکە ڕۆژنامەوانیان ئاخافتنێکی لە ئەنقەرەی پێشکەش بکە پشتی بەشداربوونا خواد هەلجەڤینا ناتۆێدا لە ئەنقەرێ
ليلى خانم يعني اگر هاتو او سيناريو كنت بحثا ويدكي اگر هاتو كو شر قومي او وقت پیشبینی ج خلکین هریمه ج ام ببیجن ولاتین دور ایرانی چه پیشبینی تکرن که او بکنم زن ولاتین کنداوی هوالبندین امریکایه تبحثا اسرائیلی کر ترکیه وی درباره ده هیا عراق هیا یعنی پیشبینی چه که وی درباره ده دبه گلڕاستیدا کۆماری ئیسلامی بەو شتێک کە ئەنجامیەدات ئاڵۆزی و قەیرانی بۆ ناوچەکە دروستکردە بۆ هەموو وڵاتای ناوچەک بەتایبەت وڵاتای عەرەبی کەنداو کە ئەمانە هەمویان متحدی ئەمریکان لەگەڵ ئەمریکا بە سوورەتی ئستراتژیک لە سیاسەتی کۆڵی ئەوان ئێمە ئەمریکا بەکو متحدێکە بینین ئەوەی کە کۆماری ئیسلامی ئەنجامیەدات گرژیەکە کێشەیەکە بۆ سەقامگیری ئابووری ئەوان بۆ ئەمنیەتی ئەوان بۆ ئەمنیەتی ئەوان کە زۆر بۆیان گرنگە بەتایبەت ئەو وڵاتانەی کەنداوکە ساڵیانی ساڵە لەباری ئابووری و زۆرترین سەرمایە گوزاریان لە ناوچەکە کردووە بۆ وڵاتایەکە مەسەڵەن بۆ ئەوروپا بۆ وڵاتای خارج لە کەنداو و هەروە لە خودی ناوچەکە بۆ نمونە ئەرسانەکەم ئەوەی کە کۆماری ئیسلامی ئەنجامیات حملا کاتە سەر هەرێمی کوردستان ئەوە بۆ خۆی کێشە دروستەکە بۆ دەوڵەتی ئێران بە نسبەتی هەرێمی کوردستان بە نسبەتی تورکیش کە تورکیەکێک لە ئەندامانی بەرحاڵ گەورەی ناتۆیە بەتایبەت ئیسە تورکیە زۆری گەرەکە کە لە نێوان ناتۆ لە نێوان ئامریکا بە لەگەڵ ئێران نوعێک نێوەندگیری نوعێک میانجگەری و دۆستی یا سڵحێک یا ئاگربەسێک دروستکە دیارە ئەگەر کۆماری ئیسلامی گەرەکی بێ هەمووی ئەو بەرنامانە هەمووی ئەو نزمەی کە ئیسا هەیە لە ناوچەکە بیدابەیەکە تەنانەت ئەوانیش کە وەکو دەوڵەتی بێلایەن دەوڵەتایە کە دۆستی کۆماری ئیسلامی ئەگەر نەبن بەڵام بێلایەن بن ئەوانی شوێنێکە ناو مەیدان یعنی تەنانەت وڵاتێک وەکو قەتەر تا بە ئیمڕۆ نێوەندگیریەکە لە نێوان ئێران و ئەمریکا بۆ خۆشی ئیمڕۆ ئیدی ئێعترازەکات دەوڵەتێک وەکو مەسەلەن مەسەر ئێعترازەکات ئەو ئێعترازانە ئەوەی کە دەنگی هەمویان بەرزەبێت و دژ بە سیاسەتەکانی کۆماری ئیسلامی لە جێگایەک بۆ کۆماری ئیسلامی مەترسیدارە بێت کە زمانی ئەوان قسەی ئەوان بێ بە حرەکەتێکی هاوبەش یعنی بێن لە مەیداندا ئەمان ئێتلافێک دروستکەن پاڵپشتیە بۆ یەکترین دروستکەن کە ئەو پاڵپشتیە عملاً لە ناویە حرەکەتی نظامی بێ عملیاتی نظامی دژ بە کۆماری ئیسلامی بێ کۆماری ئیسلامی کە خۆ ناتوانێت لەگەڵ هەموو خەڵکی لەگەڵ دەوڵەتای ناوچەک لەگەڵ هەمویان شەڕکە هاوکات لەگەڵ ئەمریکا شەڕکان لەگەڵ قەتەر لەگەڵ کوێیت لەگەڵ بەحرین لەگەڵ عمان کە وڵاتێکی بێلایەنە شەڕکایە بەشێکی کە لە وڵاتهای غێری عەرەبی وەکو مەسەلەن حتا وڵاتێک وەکو بۆ نمونە پاکستان کە بۆ خۆی نێوەندگیری کردووە ئیدی خودی پاکستانیش لێرە ئیتر ناتوانێت فقط نێوەندگیر بمێنێ مەجبورە بۆ ئەوەی کە سەقامگیری دروست بێت مەجبورە خۆی خاتە لایەنێک کە من پێم وایە ئەو لایەنە لایەنی دژ بە کۆماری ئیسلامیە بێت بۆ ئەوەی کە ئەمنیەتی ناوخۆی ئەوان ناوچە زۆر بۆیان گرینگە. بله لیلا خانم لیلا مروتی پسپورا پیوندی ناونتوی گله گله اکسپاس بو وان شروع